ڕوونکردنەوەی مامۆستا فەتحوڵڵا گولەن لەبارەی هەوڵی کوشتنی کەسایەتیە سیاسیەکانەوە. مامۆستا فەتحوڵڵا گولەن سەبارەت بە دەنگۆی هەوڵی کوشتنی کەسایەتیە سیاسیەکانی تورکیا ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە. ماوەیە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی تورکیا دەنگۆی ئەوە بڵاو دەکرێتەوە کە گوایە بزاوی خزمەت پیلانی بۆ کوشتنی هەندێک لە کەسایەتیە سیاسیەکانی تورکیا داناوە. مامۆستا فەتحوڵڵا گولەن لە ڕوونکردنەوەکەیدا بە توندی ئەو دەنگۆیانە ڕەت دەکاتەوە و بە هەوڵی لە کەدارکردنی بزاوی خزمەت ناوی دەبات. ڕوونکردنەوەکەی مامۆستا فەتحوڵڵا گولەن بەم شێوەیەیە. لە چەند ڕۆژی ڕابردوودا بە تایبەتی زوو لێرە و لەوێ گوێبیستی دەنگۆی ئەوە دەبین کە بزاوی خزمەت و هێزەکانی پەکەکە و ڕێکخراوی تیرۆریستی داعش پێکەوە پلانیان دانابێت بۆ کوشتنی کەسایەتیە سیاسیەکانی سەربەپارتە ئۆپۆزیسیۆنەکان و دەسەڵات. پێمان وایە ئەم بوختانانە کە لەلایەن دەستە و تاخمێکی ئاشکرا و زانرا و بڵاو دەکرێنەوە بە مەبەستی جێبەجێکردنی پلانی چەپەڵی نوێ و هەڵکەندنی چاڵ بۆ هاوسۆزانی بزاوی خزمەت ئەنجام دەدرێن. بەم دواییانە هەوڵێکی ئاشکرا دەبینین بۆ لە کەدارکردنی بزاوی خزمەت بە کردە تیرۆریستیەکان و کوشتنی کەسایەتیە سیاسیەکان و ئەم دەنگۆیانە پەرەی پێدراوە، وەک لە کوشتنی باڵیۆزی رووسیا بینیمان کە لەلایەن تیرۆریستێکی بەرەی نووسرەوە ئەنجامدرا. کەسانی سەر بەدەسەڵات هەوڵێکی زۆریاندا سەرنجی ڕای گشتی لەسەر خۆیان لا ببەن و بزاوی خزمەت بە تاوانەکە لە کەدار بکەن. هەروەها بە هەمان شێوە ئەم هەوڵانەمان لە وەحشێتی سەری ساڵی یانەکەی ئیستانبول و هێرشە تیرۆریستیەکەی شاری ئیزمیریش بەدی کرد. دواتر هەوڵێکی زۆریاندا کە کەسانی تاوانبار لەم بابەتەدا بە بزاوی خزمەتەوە ببەستنەوە و دەنگۆی ئەوەیان بڵاو کردەوە کە شانە نووسوەکان بۆ ئەنجامدانی کردەی تیرۆریستی بەخەبەر هاتوون و پاشان ئەمەیان کردە پاساو بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆن بۆ سەر کۆمەڵێک مرۆڤی بێتاوان. تەنانەت هەوڵێکی زۆر هەیە کە تاوانە بکەرنادیارەکانی نێوان ساڵانی 2000 تا 2013 بەسەر بزاوی خزمەتدا بسەپێن و تەنانەت درۆی هەوڵی کوشتنی سومەیەی کچی ئێردۆغان و ڕووداوی تەڵەی کودەتای 15 تەمووزیش دروستکراوی دەستی هەمان دەستە و تاخم بوو. بۆیە بە دووری نازانین چەند کردەیەکی تیرۆریستی هەمان دەستە و تاخم کە بیخەنە سەرشانۆ لە داهاتوودا بە هەمان شێوە هاوسۆزانی بزاوەکەی پێتاوانبار بکرێ. ماوەیە کە هەوڵێکی زۆر دەدەن کە بزاوی خزمەت لە کۆمەڵگەی نێودەوڵەتی وەک گروپێکی تیرۆریستی بناسێن و نیگەرانی ئێمە لەوەی کە بەتەمای کۆمەڵێک سیناریۆی نوێ بن لە کوشتنی کەسایەتیە سیاسیەکان لە شوێنی خۆیدایە. لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان ئۆتۆمبیلی زرێپۆش بە سەرۆکی پارتەکانی ئۆپۆزیسیۆن دراو دەنگۆی ئەوەیان بڵاو کردەوە کە ڕێکخراوی داعش هەوڵی کوشتنی کەسایەتیە سیاسیەکان دەدا. دواتر لە پاڵ ئەمەشدا کەسانی سەر بەدەسەڵات دەنگۆی ئەوەیان بڵاو کردەوە کە بزاوی خزمەتیش هەوڵێکی هاوشێوەی هەیە بۆ کوشتنی کەسایەتیە سیاسیەکان. لێرەدا دەبێت ئاماژە بۆەوە بکەین کە بڵاوکردنەوەی ئەم دەنگۆیانە هاوکات لەگەڵ دەستپێکردنی دانیشتەکانی پەرلەمان لەسەر گۆڕینی دەستوری تورکیا و هێنانە سەرزاری ئەم دەنگۆیانە بە شێوەیەکی هەڕەشە ئامێزانە لە کاتی ئێستادا واتای خۆی هەیە. خۆ ئەگەر ئەم دەنگۆیانە پشتیان بە هەواڵگیری ڕاستەقینە بەست بێت و جددی بن ئەوە ئەرچی سەرشانی کاربەدەستانە کە ڕێگری لە ڕوودانی بکەن و ئەمە چاوەڕوانی ئێمەشە. بە پێچەوانەوە گەر ئەم دەنگۆیانە هیچ بنەما و ڕاستیەکیان نەبێ ئەوە جگە لە هەڵبەستنی بوختان بە دەمی بزاوی خزمەتەوە هیچ چیدی نییە. لێرەدا دووبارە بۆ ڕای گشتی هەموو دنیای ڕادەگەێنین کە هەرچەندە بزاوی خزمەت دووچاری زوڵم و ستەم و ئەشکەنجە و جیاکاری و فشاری کەموێنە ببێتەوە لە ناوخۆی تورکیا، هاوسۆزانی بزاوەکە هەرگیز لە ڕێچکەی دیموکراسی و سەروەری یاسا گیان نابنەوە، بە شێوازێکی شەرعی داکۆچی دەکەن لە مافەڕەوەکانی خۆیان لە چوارچێوەی توانایاندا. هاوسۆزانی بزاوی خزمەت خۆیان لە هەموو کردەیەکی توندوتیژی هەزار قۆناغ بەدوور دەگرن و بەرقەرارکردنی ئاشتەوایی لە هەموو دنیا و بەرەنگاربوونەوەی هەژاری و دووبەرەچی و نەزانین لە پێشینەی کارەکانیانە، کردداری ئەرێنیش دروشمی کۆی کارەکانیانە. مامۆستا فەتحوڵڵا گولەن، دەی کانونی دووەمی 2017.